سڵاوتان هەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش. ئەمڕۆ ئێوارە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سۆران کۆنسێرتێکی مۆزیک لە ئیدارەی سربەخۆی سۆران سازەکە و بە دیاریکراوی لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سۆران ئەو کۆنسێرتە مۆزیکیە بۆ یەکەم جار بەڕێوە ئەچێ. دوێنێش لیژنێک لەسەر ئاستی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان سەردانی ئیدارەی سربەخۆی سۆرانی کردبوو. من بەبەسمە لەگەڵ یوسف عومەر بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری سۆران گفتوگۆ بکەین هەم لەسەر دو ئامادەکاریەکان بۆ ئەم کۆنسێرتە مۆزیکی و هەمیش ئامانجی هاتنی ئەو لیژنەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان. مامۆستا یوسف ئەگەر بیتە لای من و لێت بپرسین ئەمڕۆ ئێوە دەستەکەن بە کۆنسێرتێکی مۆزیکی ئامادەکاریەکان تەواو بوونە؟ پێشەکی زۆر بەخێربێن. لە دوێنێەوە بەتوان بریم وڵا لە سێ-چوار ڕۆژ خەریکی ئامادەکارینە، بەڵام دوێنێ ئاخر ڕۆژی ئامادەکاریەکان بوو. ئێمڕۆکەش بە هەمان شێوە ئینشاڵڵا بۆ کاتژمێر دوای نیوەڕۆ هەموو کارەکانمان تەواو بیت و لە پێشوازی میوانە بەڕێزەکان دەبین کاتژمێر 5 ئێوارە. مەبەستمان لە ئەنجامدانی ئەو کۆنسێرتە تاوانەمە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری سۆران بە ئەرکی خۆمانی ئەزانین کە خزمەتکاری هەموو هونەرمەندانی دەڤەری سۆران بەگشتی و لە هەر سێ بوارەکە شانۆ شێوەکاری میوزیک لە خزمەتیاندا بین و هاوکار هەماجبین. ئەو چالاکی کە ئەشیکەین بەشێکە لەو چالاکیانەی کە با بڵێن ئیدامەی چالاکیەکانی بەڕێوەبەرایەتیەکەمانە کە مانگانە هەر چالاکیەک ئەنجام بدەین بە پێویستمان زانی دەمێکە کۆنسێرتی مۆسیقا یاخود گۆرانی مۆسیقا لە شارە جوانەکەی سۆران نەکراوە. بە پێویستمان زانی ئەو چالاکی ئەنجام بدەین بۆ ئەوەی ساتێک دڵ و دەرونی گوێگرانی دەڤەرەکەمان ئاسوودە و ئارام بێتن. لێرەوە بە خەڵک ئەڵێ کە هەم بەشداری بکەن جگە لەوەش خێزانیش ئەتوانێت بەشداری لەو کۆنسێرتە مۆزیکیە بکە. هیوادارم هەموو جەماوەری سۆران ئەوەی کە حەز و ئارەزووی لە هونەرە بێ ئێمە لە خزمەتیدا ئەبین و حتمما زۆریشمان پێخۆشە دڵخۆشە بین بەوەی کە خێزانی بەخاو خێزانەوە بێن ئامادە بن لەو چالاکیە. دڵمان پێخۆش و با بڵێن ڕووی شارستانیەتی ئەو شارەش پێشانەداتن بە هەموو کوردستانیان. بینە سەر ئەوەی دوێنێ شاندێک لە سەراستی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هاتە ئیدارەی سۆران و لای ئێوە ئامانجی هاتنیان چی بوو؟ ئەو شاندێ وەزارەتی ڕۆشنبیری پێکاتبوون لە کۆمەڵێک ستاف با بڵێن هاتبوون بۆ بەدواداچوون لە ئیش و کارەکان و چالاکیەکانمان چۆنێتی بەڕێوەبەری ئیش و کارەکان چ لە بواری خۆیەتی ئیدارە چ لە بواری چالاکیەکان چ لە بواری ژمێریاریش. خۆشبەختانە دەستخۆشیان لێکردین، هەموو کارەکانمان پێرفێکت بوون، بێمەشاکیل بووین، هیچ کەم کورتێکمان نەبوو، دەستخۆشیان لێکردین و بە سەربەرزی گەڕانەوە بێ مشکلە گەڕانەوە. لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەمڕۆ کاتژمێر 5 ئێوارە وەکو دەبینین ئێستا ئامادەکاریەکان کراون. لێرە کۆنسێرتێکی مۆزیک ئەتوانن خێزانی شتێدا بەشدار بێ وەکو ئەبینن ئێستا ئامادەکاریەکان تەواو بوونە. بۆیە بۆ یەکەم جارە کە ئەو کۆنسێرتە مۆزیکیە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەڕێوە ئەچێتن. ئامانجیش لێ زیاتر جۆشکردنی هەستی خەڵکە لەگەڵ مۆزیک و هونەر وەکو ئەبینەوە گروپی چەمبەری مۆزیک کە بە سەرپەرشتی سەید ئەحمەد ڕەواندزیە و گروپە چالاکیەکەش بە چاودێری هەڵگوڕ شێخرەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بەڕێوە ئەچێ. بەڕێوەبەری ڕۆشنبیری هونەری سۆران کە ئاماژەی بۆ کرد لە ڕێگەی زاری کرمانجیەوە داوا لە خەڵکەکە لەو کۆنسێرتە مۆزیکیە بەشدار بن، بە تایبەتی ئەوانەی بە شێوەی خێزانیش بەشدارە بن. جێگەی تایبەتیان بۆ دیاری کراوە کە ئەمڕۆ ئێوارە لە کاتژمێر 5 ئەو کۆنسێرتە مۆزیکیە بەڕێوە دەچێت.